ئازانی کورسانی و سلااوان لەبێت لە بەرنمەیەکی تری فیل لە بەغداد لەگەڵتان دەبین. گەڕانەوە بۆ خانوە قوڕەکان ئەمە ئەو قسەیە کە زۆر کات گوێمان لێ بووە. سەرۆک مام جەلال هەمیشە لە کۆبوونەوەکانی باسی ئەوەی دەکرد، ئەو قسەی دەکرد کە ئێمە وەکو یەکێتی دەبێ بگەڕێنەوە بۆ خانوە قوڕەکان. و ئێستاش بە هەمان شێوە گوێبیستی ئەم قسەیە دەبین کە سەرۆک بافڵ لە وتارەکەی لە دەستپێکی بانگەشەی هەڵبژارنی ئەنجومەی نوێنەرانی عێراق باسی لەوە کرد کە یەکێتی خانوە قوڕەکانە و خانوە قوڕەکان ماڵی یەکێتیە. ئەمە زۆر گرنگە کە یەکێتی بتوانێت بە سیاسەتی خانوە قوڕەکان لە بەغداد کار بکە. کاتێک دەڵین خانوە قوڕەکان واتە گەڕانەوە بۆ ماڵە هەژارەکان، واتە گەڕانەوە بۆ پێشمەرگەی دێرین، بۆ زیندانی سیاسی، بۆ کەم ئەندامانی سەنگەر، بۆ کەسوکاری شەهیدان، واتە گەڕانەوە بۆ کاسبکارێک کە بە گیرفانی بەتاڵەوە ئێوارە دەچێتەوە بۆ ماڵەوە. خانوە قوڕەکان واتە گەڕانەوە بۆ سەر سفرەی منداڵە شەهیدێک کە هیچ نانێک نییە ئێوارە لەسەر سفرەی و دایکەکە نانێک نییە بیدا بە منداڵەکانی. خانوە قوڕەکە واتە گەڕانەوەی موچە و هەموو ماف و ئیمتیازاتەکانی کورد لە بەغداد، واتە پڕکردنی گیرفانی موچەخۆران. هەموو ئەمانە بە واتای گەڕانەوە بۆ خانوە قوڕەکان دێت. یەکێتی لەسەر ئەم سیاسەتە کار دەکات. بۆیە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاتێک نوێنەرانی ئێمە بە دەنگدانی ئێمە دەچنەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، چۆن کار لەسەر ئەوە دەکەن کە بگەڕێنەوە بۆ خانوە قوڕەکان و بگەڕێنەوە بۆ ماڵە هەژار و کەم دەرامەتەکان و چۆن دەبێت کار لەسەر ئەوە بکرێ. ئەم ئێوارەیە من لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکانم زۆر بەڕێز کاک عوسمان سێدەری. کاک عوسمان زۆر بەخێر بێ کە بەڕێزیان پەرلەمانتاری پێشوو پێشمەرگەی دێرینیشن، زۆر سپاس بەخێر بێ. زۆر بەڕێز کاک ئەیوب سماقی، کاک ئەیوب زۆر بەخێر بێ، بەڕێزیان کاندیدی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە بازنەی هەولێر لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر بەخێر بێ، فەرموو دانیشن. دووبارە بەخێر بێن. کاک عوسمان بە ئیجازەی جەنابەت، کاک ئەیوب لەبەرەوەی کاندیدە و بە دەنگەکانی ئێمە دەچێت ئەنجومەنی نوێنەرانی عێراق، با وەک ناساندنێک بزانین ئەیوب سماقەیی کێیە و بۆ بڕیاری ئەوەدا بچیت ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەتەوێت لەوێوە چی پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان بکەی؟ بەناوی خۆی گەورە مێرەبان، سوپاس لە بۆ کورسات، سوپاس لۆ جەنابێت، سپاس لە بۆ برای بەڕێزم کە ئەرچێ شاماندی بوو لەگەڵمان وەی ئامادەبی. ئەمێن دکتۆر ئەیوب سماقەیمە، مامۆستامە لە زانکۆی سڵاحەدین لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری لە بەشی ئابووری. پسپۆڕیەکەم پەرەپێدانی ئابووریە، التەنمیە الاقتصادیە المستەدامە و پلەی زانستیەکەم پرۆفسۆرم لە ساڵی 1974 لە گەڕەکی مندکاوە لە خانوەکی قۆڕ لەدایک بوویمە. ئێستاکە بۆیە خۆم کاندید کردیە لەبەر دوو هۆکار. هۆکاری یەکەم لەبەرەوەی پسپۆڕیەکەم ئابووریە، هۆکاری دووەمیش ئەوەیە کە زوڵمم لێکرایە وەکو مامۆستایەک لە پاشەکەوت و لە لێبڕینی موچە و لە دواکەوتنی موچە و تەنانەت پلە بەرزکردنەوەکەم وەستاوە، تەنانەت تەرقیە علمی کە کردیتم بوویمە پرۆفسۆر لە بۆم نەبەسترایە و زۆر وتارم نووسی، زۆر توێژینەوەم نووسی، چونکە من بەبێ جیاوازی هەموو توێژینەوەکەم لەسەر کوردستانە، ماستر و دکتۆراکەشم هەر لەسەر کوردستانە و ئەگەر زیادەڕەوی نەبیتن ئەمن هەموو تەخەسوسم لەسەر کوردستان و لەسەر هەرێمی کوردستانە. بۆیە پێم وایە ئەو جارە دەبی هەنگاوەشتر بچمە پێش لۆوەی هەم بیر بۆ چوونەکانم، هەمیش دیفاع لە خۆکردن و لە خەڵکیش، لەبەرەوەی ئەمێن هەمان گرفتی مامۆستایەکی زانکۆم هەیە، هەمان گرفتی مامۆستایەکی سەرەتاییم هەیە، هەمان گرفتی خەڵکەکی کرێچیم هەیە، هەمان گرفتی خەڵکەکی بازارم هەیە کە کوڕی هەیە کچی هەیە لە زانکۆ نەدەخینن، داهاتی کەمە مشکلەی هەیە. ئێستا لەبەرەوەی لە کوردستان ئێستاکە دۆخەکەوا دروست بووە، هەم فەرمانبەر عنفی اقتصادی بەرامبەر دەکرێت،
توندوتیژی ئابووری بەرامبەر دەکرێت لەبەر چ لەبەر ئەو پاشکەوتەی کە دەکرێت بە زۆرم لێیە لێبڕینی موچە بە زۆرم لێ بە زۆرە دواکەوتنی موچە بە زۆرە وەستاندنی پلە بەرزکردنەوە هەر بە زۆرە هەر کارەکیش بە زۆر بە ئینسانەکان بە مرۆڤەکان بکرێ توندوتیژی ئابووریە لەبەر چێ لەبەر نەتو یەکگرتوەکان چۆن پێناسەی کار دەکە دەرێ کار بریتێ لە کۆشتێکی بیر و بازووی ئارەزومەندانەی مرۆڤ لە پێناو بەدەستێنانی کاڵایەک یا خزمەت گوزاریەک هەر کارێک بە زۆر بە مرۆڤەکان بکرێت توندوتیژیە تۆ هەست بەم توندوتیژیە کرد من ڕازی نیم بەرەبەرێ من ڕازی نیم پاشکەوت لە موچەکەم بکرێت زین لەبەر چ لەبەر زۆربەی فەرمانبەران لە پلەدا تا پلە 4 موچەکەیان لە ملیۆنە 200 بە خوارەیە قدرەی دیخاری نییە توانای پاشکەوتی نییە دووەم ڕەغبەی دیخاریشی نیە یعنی ئارەزووی پاشکەوتی نییە لەبەرێ نەمتمانەی بە بانکەکان هەیە نەمتمانەشی بە حکوومەت هەیە لەلای شتێر پاشەکەوت بریتە لە چێ ئەو بەشەی دەست هاتە کە دەکرێت مامەڵی پێ بکرێ لە بۆی استێلاک بەکارت نینە خەڵک ێستا ناتوانانی مامەلە بە پاشەکەوتەکەی بکە هەر خەڵک داوای کرد لە باتی کری ئاو کارەبا بیداتن ئەمن بە قەرز بیدەمە و سیارب ناتوانم زایدەن ئەو پاشەکەوت هیچ مقابلی وەرناگرم ڕۆژ بە ڕۆژی توانای کڕینی دادەبەزی فائیدەم نادەنێ فائیدەش خەڵک بە غەڵەتی تێگەیشتێ فائیدە بریتێ لە چێ بیتێ لە کرێی بەکرێدانی پارە ئەو کرێم نادەنێ تعویزشم ناکەنەوە لە هەمووشی ناخۆشتر ئەوەیە ڕێگایان نەدا ئەگەر لە بیرتانبی لە بودجەی لە عێراق لە بودجێ 23 ڕێگایان نەدا پاشەکەوت وەکو بەشێک بگەڕێنرێتەوە لۆ خەچلوی چارچیۆکی یاسایی وەربگریتن لەبەر چێ بەس قسەکەم تاوکەم ئەو ڕووداوە ڕوویدایە لە مێژووی عێراق ساڵی 72 کە عێراق تەئمیمی نەفتی کرد یەک لەسەر 5 موچەی فەرمانبەرانی پاشەکەوت کرد بەڵام بە یاسا لە پەرلەمان دواتر شتانە و ڕاستە 73 لە بۆی گەڕانەوە کات ئێستا من ئیشی یەکەم ئەوەیە ئیش لەسەرەوە بکەم چۆن پاشەکەوت بکەمە بێخمە نێ و چارچێوەی یاسای بودجەی گشتی زۆر باش دواترە گەڕێم وڵات هەموو ئەم بابەتانی کە باست کرد هەموو ئەم گرفتانی باست کرد هەموو ئەم گرفتانەی باست کرد ئەگەڕێم وڵات ئەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئیشی بۆ بکرێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە کۆمەڵێک بابەتی وروژان دواتر خۆت بەرپرسیارەتەکەی دەبێ هەڵگریت و بزانین چۆن چارەسەر دەکرێت کاگە عوسمان زۆر لە وتارەکانی سەرۆک مام جەلال گوێمان لێ دەبوو دەیوت ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ خانوە قوڕەکان و ئەم وتارە ئێستا لە وتارەکانی سەرۆک بافڵیش بە هەماشەوە گوێمان لێ دەبێت کە دەڵێ ماڵی یەکێتی خانوە قوڕەکانە دەبینین یعنی خەڵکی هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە لە مەینەتیدان هەموو چە بەم شێوەیە قەیرانی دارایی هەیە گرفت و کێشە سیاسی و ململانە سیاسەکان لەولاوە بوەستێ کاتێک یەکێتی دەڵێ ئێمە دەگەڕێینەوە بۆ خانوە قوڕەکان واقعی ئەم خانوە قوڕانە لەکوێدایە لە کاتێک ئای مازانی و بەڕێستان پێشمەرگەی دێرینن خەبات و ماندوو نەبوونی ئێوە کە ساڵانێکی زۆر لەو مەجالەدا کارتان کردووە لە خانوە قوڕەکانەوە دەستی پێ کردووە واقعی خانوە قوڕەکان چییە؟ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان بۆ کورسات لێرەوە سڵاوڕێزی خۆم گەێنم بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بە تێکۆشەرانی ڕێگای ڕزگاری گەلەکەمان و بە جوتیاران بە کرێکاران بە خوێنکاران بە مامۆستایان بە فەرمانبەران بە هەموو چین و توێژەکانی کوردستان و بە تایبەتیش ئەوەی کە بە ڕێژت ئشارەتت پێدا ئەوەیە کە باسی خانووقڕەکانت کرد ئێمە دیارە خانووقڕەکان ینی بەردی بناغەی هەموو شۆڕشەکان بوون بەردی بناغە و ماڵی هەموو پێشمەرگە و هەموو ئەو خەڵکانە بوون کە ڕۆژگارێک لە ناو شارەکاندا ینی لە ژێر ناوی حربی ئێران و عێراق تێگەیشتی بە ناچاری ئەو خەڵکانە لە ترسی ئەوەی کە لە ناو نەچن و ئەوانە حربێکی واناڕەوا دووربەی زۆری ینی ڕویان دەکردە گوند نشینەکان ڕویان دەکردە لادێکان و لەوێ وە لەلایەن ئەو گوندانەوە هەموو دەحوێنرانەوە گەر ئەم قسانەی من لەوانەیە بەشێک لە خەڵکی سلێمانی لە هەولێر لە دهۆک و لە شارەکانی تری کوردستان و عێراقیش گویان لەوە بێت کە دووربەی هەرە زۆریم خەڵکانە لیان دەخەومە دەڕۆشت نەپەنان دەبردە بەرز گوند نشینەکان و لە لادێکان دەرگای ماڵەکانیان بۆ کرابووانێ خزمەتێکی بەرچاو و زۆر دەکران و ئەوانە بۆیە ئێمە پێمان وایە لە بە معنای کەلیمە کە دەگوترێت خانووقڕەکان ئێمە ناڵین ینی قابلەتی خانووقڕەکان ئەوەیە کە هەر یەکێک لەوانە
خانوێکی دووقات و سێقات و بگرە زیاتریشی بۆ بکرێتوانە هەرچەند بە خۆشحاڵیەوە ئێمە دەتوانین بڵین ئێستا بەشێکی هەرە زۆری خانوە قوڕەکان کەم کراونەوە و ئێستا بوون بە خانووی کۆنکرێت و مسەلەح و ئەوانە بەڵام خزمەتکردنی ئەوان بەمە کۆتایی پێ نایەت و ئانە بۆیە ئێمە دەکرێت ینی بەڕاستی بە معنای کەلیمە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی گەورە بە لادێکان بگەنین لە زۆر بواردا لە بواری ڕێگاوبان لە بواری تر و لە بواری تربیە بۆ نمونە هەندێک ناوچە هەیە پێویستی بەوە هەیە قوتابخانەی ئامادەیی بۆ لەوانەیە نەبێت قوتابخانەی ئامادەی بۆ بکرێتەوە مەڵبەندی تەندروستی بۆ هەندێک لە ناوچەکان کەما بێت کە بەشێک لە ناوچەکان بەش لە گوندە قەرەباڵغەکان ئەم شتانان لەوانەیە بۆ کرابێت و ئانە بەڵام ئێمە هەرچەندێک خزمەتی لادێیەکان ینی ما خان و قوڕەکان بەو معنایی کە ئەوە وتەیەکی سەرۆک مامجەلالە دەبێت بمێنێتەوە ئەوانە کە کاتی خۆی جەنابی مامجەلال سوور بوو لەسەر ئەوەی دەبێت ئەو خان و قوڕانە لانی کەم ئێستا لەم قۆناغا بتوانین بیکەین بە خانووی کۆنکرێت کە ئەمەش بە ئەمە کە یەکێتی پلان و بەرنامەیەکی باشی هەبوو بەوەی کە تواندرا سلفەی ئەقار سلفەی کشت و کاڵ و تواناسازی بۆ گەنجان و سلفە بۆ کچ و کڕی شەهیدان بۆ بڵین سلفەی جەواج کە ئەمانە هەمووی بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون کە توانرا لادێکان سوود لەم سلفەیە وەربگرن و ئێمە لێرەشەوە بالمناسبەت داوامان لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە کە تەخفیفاتێک بۆ ئەم بابەتە بکات و ئەوانەی کەوا قەرزدارن لەم بوارەیە کە یا قەرزداریان لە سەرماوە ئەوانە بتوانرێت بە شێوەیەک لە شێوەکو هاوکاریەک وەکو ئەوەی پاداشتێک ئێمە لێخۆشببوونێک بۆ ئەمە ڕابگەێنین بۆ ئەو پارانەی کەوا لە لای گوندنشینەکانە لای ئەو خەڵکانەیە کەوا بە سلفەی ئەقار توانیویانە خانوەکانیان لە خانووی قوڕەوە بکەن بە خانووی مسەلح و بتواندرێت کوڕەکانیان کچەکانیان ئەوانەی خوێندنیان تەواو کردووە بتواندرێت ئەمانە دابمەزرن سوود لە تواناکانیان وەربگیرێتەوە و بتواندرێت ئێمە لە ئایندەدا هەوڵ بدەت معمەلی بچووک لە بوارەکاندا لە معمەلی دۆشاوی تەماتێ معمەلی ترەیە بڵین بکرێت بە معمەلی مرەبایە ینی سوود لەو بەرهەمە کشت و کاڵیانە وەربگرین کە لەو ناوچانە هەیە بتوانین لە بواری معمەلی ڕێکوپێک و بار بۆ ناوچەکاندا بتواندرێت ئەم بەرهەمانە کە بەداخەوە زۆر جاربینیمانە بەرهەمی تەماتەمان هەبووە ینی لەبەرەوەی کە پارەی نەکردووە ینی فڕێدراوەتە سەر جادەکان و سەر شیوی دۆڵەکان و ئان لەبەر ئەوە ئێمە پێمان وایە قووەتی ئێمە وەکو هەرێمی کوردستان ینی سەرخان و ژێرخان و ئابووری ئێمە خۆی لە لادێکاندا دەبینێتەوە ئان لەبەر ئەوە ینی ئێمە هەرچەندێک بتوانین خزمەتی لادێکان بکەین بۆ نمونە هێشتا ئێمە پێمان وایە نەمانتوان لەبەرەوە ئەگەر تەماشا بکەین ئێمە بەیانیان ئێمە لە ناو شاری سلێمانی هەر کەسێک کە دانیشتین پێویستیمان بە ئەو بەرهەمانە هەیە کە لە لادێکان بە بەرهەم دەهێنرێت و ئەوان لە بواری شیرەمەنیە لە بواری هەموو شتەکانی تردا ئەگەر تەماشای سفرەکانمان بکەین ینی ڕازاوەیە بە بەرهەمی لادێکان لە بواری میوە لە بواتی بڵین باژەڵداری لە هەموو بوارەکانی تردا ئێمە پێویستیمان بە چێ هەیە بە لادێکان هەیە بۆیە ئێمە کە باس لە لادێکان دەکەین معنای ئەوە نییە ینی کە ئێمە شارەکانمان لە یاد نەبێت و ئەوانە بەڵام ئێمە پێمان وایە هەموو کاتێکیانی ئەم ئاسایشی خۆراک بۆ ئێمە زۆر گرنگە کە سەرچاوەکەی لەکوێوەیە ئاسایش خۆراک سەرچاوەکەی لە گوندەکانەوە دەست پێ دەکات لە لادێکانەوە دەست پێ دەکات بۆیە دەبێت گرنگی ئێمە زیاتر ئەم حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی کە جەنابی دکتۆر خۆی گەچێکە لەو کاندیدانە کە لە بواری اقتصاددا تێگەشتی شارەزایەکی باش وە پرۆفیسۆرە لە وارەیە بتواندرێت ینی هەوڵ بدرێت ئێمە ینی لەم بوارانەدا خزمەت بە میلەتەکەی خۆمان بگەینین بەگەلەکەمان بگەین. کۆمەڵێک بابەتی باس کرد کە عوسمان گرنگە قسەی لەسەر بکەین بژانەوەی ئەم دێهاتانە ئەم گوندانە ینی کارگەی نوێی تیادا بمەزرێنێ ئێمە هەمیشە دەڵێن خەڵکی هەرێمی کوردستان هەموو چاومان لە موچەیە ینی ئەو کاتێک کە موچەکە دوا دەکەوێت یان لە کاتی خۆی دانادرێ دەبینی کاسبکارەکانیش کاسپیەکانیان پەکی دەکەوێت بۆ لەبەرەوەی
ژێرخانێکی ئابووری سربەخۆی وامان نییە کە بتوانین پشتی پێ ببەسین ئەگەر موچە نەژێت ئێترمە گرفتمان نەبێ بۆیە کە ئەڵێن گەڕانەوە بۆ خانوە قوڕەکان نۆژەنکردنەوەی دێهات و گوندەکان دروستکردنی ئەم کارگانە لە گوندەکان ئەمانە لە ڕووی ئابوووریەوە تا چەند گرنگی ئەبێت بۆ هەرێمی کوردستان بە تەکمیلی قسەکەی پێشترمان وەڵامی ئەو پرسیاری دەدەینەوە ئەمە لەوە ڕاستین کە موچە لێبڕین دواخستن ئەوانە هەموو بە زۆرم لێە ئەوانە بە بڕیاری ژمارە 6 سی دوی 2016 لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاری پاشەکە و درا 15% تاکو 75% 150 موچەی پلە تایبەتەکان لە 122 ڕاتب ئەمن بەخۆم 22 ڕاتبم 100% وەرنەگرتیە 35 ڕاتبم بە لێبڕینی 28 ڕاتبەکەمە گرتێ 28 لە سەدا ڕاتبەکەم بەخۆم وەکو مامۆستاجستان کۆم بەڵام خەڵک 15% تا 75 لە سەدی لێبڕایە 35 ڕاتب 9 ڕاتبم بە لێبڕینی 21 لە سەدا وەرگرتیە یەک ڕاتبم بە لێبڕینی 18 لە سەدا وەرگرتیە زانیوە مانای چییە؟ مانای وایە ئەمن ترسێنرایمە مۆزەف ترسایە بەرچی خۆی گرتیە دەستی خۆی گرتیە ستەمە لە مانجی دەینە ڕاتبی مانجی هەشت وەرنەگیرایە 5 ڕاتبی مایە باشە فەرمانبەرێک مامۆستایەک موچەخۆرێک پێشمەرگەک ئەگەر 5 موچەی مابی موچەی وەرنەگرتبی دەستی خۆی گرتیە ترسایە تۆقێنرایە جۆرێک ئیرهابی اقتصادی بەرامبەر کردیە باشە ئەومانای چیە؟ ئەو 1,250,000 کەسێک کە اعتیمادی لەسەر ڕاتبە ئێستا هەمووی ترسایە شت ناکڕی ئەوە دۆخی فەرمانبەر لەو دۆخێ وەرە بازار کە باسی بازار کرد لە بازار بچێ لای قەسابک برێ گۆشت بەچەند لە سلێمانی گۆشت بەچەندە لێرە لە 20,000 دەزانی 20,000 لە بۆ فەرمانبەرێکی ڕاتبی ملیۆنێک بی بە 9 ڕۆژوەری گەلک زۆرە زۆرە مانەوێت لە بازار تەزەخومەیە هەڵاوسان هەیە باش بەزەگەزاری قەسابەکەش بکەیەوە قسەت لۆ بکە زۆر دەردە دڵی هەیە دەرێ پێشتر ئەمن 100 کیلۆم دەفرۆشت ڕۆژانە ئێستا 15 کیلو دەفرۆشم کاکە بزای مانای چیە؟ مانەوێت لە بازار هەڵاوسان هەیە بێ بازاڕیش هەیە ئێستا ڕۆلی من چییە؟ ڕۆلی یەکێتی چیە چی پێ دەکرێت لۆ دۆخی فەرمانبەر کە عنفی بەرامبەر کرایە ئێڕابی بەرامبەر کرایە ڕابی اقتصادی و عنفی اقتصادی بەرامبەر کرایە دۆخی بازاڕیش تەزەخوم هەیە هەڵاوسان هەیە لە نرخ بێ بازاڕیش هەیە لە فرۆشتن مەعالەجەکە ئەوەیە یەکێتی و ئەمنیش ئیش لەوەی دەکەین یەک سیاسەتی دارایی یەبی یەک سیاسەتی دارایی ئێستا بزانە دۆخەکە لۆ باسکەم پێشدەرم بەچ دەکرێت ئێستا لە عێراق و کوردستان دوو سیاسەتی جیاوازە لە عێراق سیاسەتێکی مالی تەوەسوعی هەیە نەفقاتی استثماری هەیە نەفقاتی جاری هەیە ڕاتب هەیە سولفە هەیە عقارات هەیە قەرز هەیە کۆمەک هەیە ئەم ئیمتیازاتانە هەموو هەیە بەس باتمش هەموو هەیە بە زۆرە کوردستان سیاسەتێکی مالی تەقەشفی هەیە سیاسەتێکی دارایی دەستگرتنەوە هەیە قەرز نییە سولفە نییە موچە نییە ئیستثمارات نییە کەواتەمە بۆی چارەسەر بکەین ئەو بربەستانە پێویستە تێک بشێنین کە ڕێگانادەن ئەو سیاسە مالیە کە بە پێی دەستور سیاسی مالی سیاسی نەقدی سیاسی تیجاری لە عێراقە لە مەرکەزە باشە ئەو سیاسە مالیە یەک سیاسی مالی مانای چێ بزانە یەک سیاسی مالی یعنی یەک نرخی باچ خەڵک لە بازاری زۆر بێزارە لە ژمارەی زۆری باچ کە نایاسایی لە عێراق نییە وە پەرلەمانی مەشدانە نیشتە چکە هەر داهاتێک هەر دینارێک بسە پێندێ دەبی لە ڕێگای یاسای بودجۆبی کەمە بودجەمان نییە باش ئەوە یەک دووەم خەڵک بێزارە لە نرخی باچ زۆر زۆرە خەڵک بێزارە لە نرخی ڕسومات یەک نموزە نرخی ڕسومات پێ بدێم کە لە کوردستان 20 قاتی عێراقە 20 قاتی عێراقە ئەمن کاتە کاندید بووم بە منیان گۆ بڕۆ بەسەکە کامیرەکە بینتە پێش تەئیدی تەخەڕز بینە لە بەغدا چوم دکتۆراکان بینم تەی تەخەڕز 1,000 تەیدی تەخەڕزیان لۆ کردم 1,000 ئەو لای دیارە بە ناوی خۆمە تەیدی تەخەڕز بەڵێ لە 96 لە هەولێرش تەخەڕزم کردیا تەی تەخەڕز وێندێر شمەرگرت بە 20,000 لۆ کردیمە هەردووک بە ناوی خۆمایی و بەنوەر لە بەخە 1000 دینار لە هەولێر بە 20,000 یعنی ڕسوماتی هەولێر و کوردستان 20 قاتی عێراقە
ئەو نمونەی زۆر بەڵێ، بەڵێ، نمونەی زۆر بەسیت و ئاسانە. خەرک زۆر بێزارە لە بەرزی نرخی بنزین و سوتەمەنی، زۆر بێزار لە نرخی ئاو کارەبا، لە نرخی خزمەتگوزاری گشتەکان کە یەک سیاسەتی مالی هەبوو دەبی یەک نرخ هەبی. باش لۆ لەبەر بەس بەقسەکان ئەبێت کاتمانیش بەڵێ ئەبێ من لەسەر قسەکانت نانا من لەسەر ئەگەڕێم وڵات ئەگەڕێم وڵات دەبی قسەکەم کە ئەم گرفت فەرم ببوورە فەرم کە ئەوەمانە چێ یعنی یەک سعری بات، یەک سعری ڕسومات، یەک سعری ئاو کارەبا، یەک سعری خزمەتگوزاری گشتەکان لە هەموو عێراق دەبی یەک بی. لەبەر چێ لەبەر عێراق دەیەوێ ئیش دەکەن و یەک سیاسەتی مالی هەبی، یەک تعریفەی گومرجی هەبی. ئەوە لە ڕووی داهات لە ڕووی خەرجیەکانیش تەماشاکە ئەگەر یەک سیاسی مالی هەبوو یەک خشتەی جەدوەلی موچە دەبی، یەک کاتی جەدوەلی موچە دەبی، یەک بڕی موچە دەبی. زانی یەک بڕی موچە و یەک کاتی موچە و یەک خشتەی موچەمانە چیە؟ مانەوێ موچەکەی من دەبی هاوتای موچەی هەمان مامۆستای خۆم بکرێ. هاوتاکردی موچەی خانشی ناکرا خەرق قازانجی کرد. کەواتە ئەو خەرجی ئیسمارانەی کە لە عێراق دەکرێت دەبی لێرەش بکرێ، ئێستا نایە دەبی بێ. نەفەقاتی ئیسماری بە بەشی موچە و بە بەشی تێچوونی دام دەستگاکان نایە دەبی بێ. ئەو کۆمەک و پارانە کە عێراق بۆ قەرزانی وەری دەگری دەبی بێ ئێستا نایە. باش کاوەسمان بۆچی ئەمانە تا ئێستا ئەم گرفتانەمان هەیە؟ ینی خەڵک دەڵێت یەکێتی چی دەکا؟ نوێنەرەکانی ئێمە لە بەغداد چی دەکەن؟ پەرلەمانتارانی پێشوو چیان کردووە؟ هەموو ئەم کێشە و گرفتانە تا ئێستا هەیە یەکێتی بۆ هەوڵی نەیاوە چارەسەری بکە. یەکێتی لەم بابەتانەیە چی کردووە؟ دەیەوێت چی بکا بەڕاستی؟ قووەتی یەکێتی و هێزی یەکێتی بەقەدەر ئەوەی کە هەیەی زۆر لەوە زیاتر هەوڵی داوە، زۆر لەوە زیاتر بە دوواداچوونی کردووە. بۆ نمونە سەرۆک بافڵ ئەوە چەندین جار ینی دان جار ینی چۆتە بەغدا ینی سەردانی هەموو لایەنەکان و وە چوارچێوەی هەماهەنگی و بگرە سوودانی و حکوومەتی کردووە لە پێناوی ئەوەی کەوا ینی ئێمە ئەو مەشاکلانەی کە جەنابی دکتۆر باسی کرد قسەی لەسەر کراوە لەسەر هەر هەمووی وە بیزات بە تایبەتیش لەسەر مەسەلەی موچەکە ئەوە بوو جەنابی کاک باوڵ کرا بە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و بە نوێنەری هەرێمی کوردستان چوو بۆ بەغدا چارەسەری کێشەی موچەی کرد. هەرچەند بەداخەوە تا ئێستا لەمپەڕی لەبەردەم دروست کراوە زۆر هەندێک لەمپەڕەکان دیارە چۆنە، بەڵام هاتۆتە سەر ئەوەی بەرەو ئەوە بڕواکە بەرەو ئاراستەیەک نزیک بۆتەوە لەوەی کە کۆتایی بەم قەیرانی موچەوشتە بێت. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی وایە هەمیشە کە خەڵک خۆشگوزەران بێت، کە خەڵک موچە لە کاتی خۆیان وەرگێت، کە خەڵک ژیان و گوزەرانی لە هەموو بوارەکاندا باش بێت وانە. بەڵام بەداخەوە تەبعەن ئەمە دەگەڕێتەوە بۆچی؟ دەگەڕێتەوە بۆی بۆیە من لێرەدانی داوایەکم هەیە ینی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان جارێکی تر وەک ئەوەی کە لە ڕابردوو زیاتر لە ئەم هەڵبژارنەی ئێستا کە ئێمە خولی شەشەمی پەرلەمانی عێراقا بتوانێت پشتیوانی لە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆ ئەوەی کە هێزی یەکێتی وەکو ئەوەی کە دەڵێن ینی هێزی تۆین لە بەغداد، ینی بۆچی هێزی تۆین لە بەغداد؟ هێزی تۆ بۆ ئەوەی کە ئەم مشکلانەی کە ئێمە هەمانە لە بەغداد چارەسەرەکانی لە بەغدادە کە بتواندرێت ئێمە هێزی ئێمە وەک یەکێتی کورسەکانی ئێمە زیاتر ببێت، دڵنیا بە خۆشگوزەرانی زیاتر بۆ خەڵکی کوردستان دەگەڕێتەوە. ئەو شەڕە تەنها یەکێتییکە؟ بەڵێ ئەو شەڕە تەنها یەکێتییکە؟ ئەم شەڕە پێویستە هەموو لایەنەکان بیکەن، بەڵام نیان کردووە. بەڵام وەک یەکێتی نەخێر بەقەدەر یەکێتی کەس هیچ لایەنێک بەقەدەر یەکێتی سەر شەڕی داخوازیەکانی میلەتەکەمان و وە بە تایبەتیش موچەخۆرانی نەکردووە لە بەغداد و لەگەڵەوەش بۆ ئێمە سەرۆکەکەی ئێمە ئەوە تا چەندین جار ڕۆیشتووە شەڕی موچەی فەرمانبەرانی کردووە. ینی ئەمە ڕووناوەتر هیچ لایەنەکانی تر بەدەگمە نەمبینیوە سەرۆکەکانیان ڕۆیشت بن لە بەغا شەڕی موچەی فەرمانبەران و یا مافەڕەوەکانی خەڵکی کوردستانیان کردبێت لەوێت ناژڵێم ینی بەڵام هیچ کام لە حیزبەکان بەقەدەر یەکێتی داکۆچی کار نەبوون. بۆیە یەکێتی هەمیشە پلان و بەرنامەی وا بووە دروست بووە لە پێناوی زوڵم و زۆری ئەو زوڵم و زۆرەی کە لە
کۆمەڵانی خەڵکی کوردستان کراوە و ئێستاش داکۆچیکاریەکە گەورەیە بەرگریکارێکی زۆر زۆر گەورە بووە بەسەر سەختی ینی بەرە ئەو هەنگاوانە دەڕوات کە ئەو بربەستانەی لەبەردەمی موچەوە لەبەردەمی مافۆڕەواکانی گەلەکەماندا هەیە بتوانێت چارەسەری بک بۆچی یەکێتی دروستبوونی خۆی ئەسڵەن لە پێناوی خۆشگوزەرانی ئازادی بۆ خەڵکی کوردستان دروست بووە بۆیە ئێمە پێمان وایە دەبێت جارێکی تر ینی ئێمە داوا لە خانۆ خوڕەکان بکەین داوا لەو خەڵکانە بکەین داوا لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین لە جوتیارەکان برا جوتیارەکانمان کە ینی هەمیشە تێگەیشی داکۆچی کارێکی سەرسەخت بوون لە زمانەی شاخ و لە ئێستا و لە داهاتوشدا لە کرێکاران لە جوتیاران لە خوێنکاران لە مامۆستایان لە فەرمانبەران لە هەموو ئەوانە کە ئەو کاتانەیەکێتی هێز و قووەتی هەیە ژیان و گوزەرانی خەڵک بەرەو پێشەوەچوونی باشی بەخۆیەوە بینیوە ئەگەر لە کاتێکدا یەکێتی هێز و قووەتی خوا نەخواستە لە هەندێک حاڵاتدا کە لەمپەڕی بۆ دروست کراوە گوزەرانی خەڵک خراپ بەداخەوە ینی وەزعی خەڵک بەرەو خراپی ڕۆیشتووە بۆیە من پیان دەڵم من پێم وایە یەکێتی تاکە ئامانجێکی ئەوەیە کە بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکاتوانە لەبەر ئەوە لێرەوە ئێمە پێمان وە داوامان وایە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ینی کە ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەو هەموو هەوڵ و کۆشانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڵیشیان لە یاد بێت کە بەردەوام ینی بەڕێی بەغدادەوەیە لە پێناوی مافەکانی زۆر باش کۆمەڵانی خەڵکی ئەمەی کە سەرۆک بافڵ دەیکات ئەو سەردانە بەردەوامەکانی بۆ بەغداد لەگەڵ تەواوی پێکاتەکانی ئەوێ کۆ دەبێتەوە هەر جارێکە دەچێت بە دەستکەوتێکی باشەوە دەگەڕێتەوە و ئەوەشی هەرکە باسی دەکەین ئێمە تەوەری بەرنامەکەی گەڕانەوەمان بۆ خانوە قوڕەکان ئەم سیاسەتەی یەکێتی چۆن بەرینە بەغداد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە نوێنەرایەتی ئێوە کە دەچنان ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن کار لەسەر ئەمە بکرێ بە گەڕانەوە بۆ خانوە قوڕەکان بە نۆژەنکردنەوەی دێهاتەکان بە گوزەرانی دابینکردنی گوزەرانێکی باش بۆ جوتیاران هەموو ئەو پێداویستیانەی کە دەیانێت بۆیان فراهەم بکرێ ئەم شتانە ئێوە چۆن دەیکەن وەکو باسم کرد بەڵێ ئەمە لە ڕووی داهات خەڵک قازانز دەکات لە بەروی باز و ڕسومات و نرخی ئاو کارەبا و خزمەت گوزاریەکان کەم دەبتەوە لە ڕووی خەرجیەکانیش هەموو جۆرە خەرجیەکانمان لودێ ئەگەر یەک سیاسەتی مالیمان هەبی لە مقابلیوی ئەمە چ واجبە لەسەر هەرێم کە یەکێتە ڕازیە پێی کە یەکێتی و سەرۆکەکەی ئیشیلۆ دەکەن ئەوش ئەوەیە کە داهاتی سیادی ئیراداتی سیادی بگەڕێتەوە مرکز کە ئێستا پێ دەوتێت داهاتی نەوتی و نانەوتی ئیرادات سیادی چییە ئەو داهاتانەیە کە دەوڵەت بە سیادەی خۆی وەری دەگری جیاوازیە لەگە داهاتی ئاسایی هەرێمەک پارێزگایە کارگەچی هەیە نەشاتێکی اقتصادی هەیە داهاتەی لێ دەست دەکەی و داهاتە لە هەرێم دەمینێت لێرە پارێزگاکە دەمێت بەڵام داهاتی سیادی هەموو جۆرەکانی باچ هەموو جۆرەکانی ڕسومات هەموو جۆرەکانی غرامات داهاتی دۆمینی گشتی داهاتی سامانە سروشتەکان ئەو پێنج جۆری داهاتەوەکو داهات دەگەڕێتەوە مرکز لە مرکز زارش کە دەکرێتەوە خەرجی لۆ یەک سیاسەتی مالی یەک سیاسەتی دارایی لە زاق و هەتافا و پەیڕۆ بکرێ قەنات یەکێتی وایە چارەسەری گرفتەکان لەو قۆناغی ئێستا لە تۆچیا و لە ئەستانبۆڵ و لە تاران نییە لە واشنگتن نیە لە بەغدایە ئەمن بەخۆم قەنعاتم وایە هەموو پۆستەکان شما دەنووسم پایتەختی موچە بەغداد پایتەختی موچە بەغداد پایتەختی سیاسەتی دارایی لەبەر ئێستامە مشکلە داراییەکانمان گرفتە داراییەکانمان لە چندر چارەسەر دەکرێت لە بەغداد چارەسەر ئەم قەنەعەتە تەنها لا یەکێتی دروست بووە؟ نه هەموو دەمیەچێتی باوەڕی بە دێکتێگەشتن هەیە لەبێمە لە بیر نەکەین ئەگەر باسی یەکێتی بکەین یەکێتی ئەو هێزەیە هێزێکی ڕێز لێ گیراوە لە بەغدا لەبەر هێزێکی ڕاستەقینەی بنیادنانەوەی عێراقا هێزێکی ڕاستەقینەی کوردایەتیە نوێنەری ڕاستەقینەی کڕۆکی کوردپەرستی و کوردایەتیە کە کوردایەتی هەموو ئیتاری تەنسیقی دەزانی نوێنەری کورد وەکو کورد لە هەموو پارچەکان بە تایبەتیش لێرە یەکێتیە لەبەروی هێزێکی ڕێز لێ گیراوە بەو ڕێزەی خۆی ئەمە دەستکەوتی باشی دەبێت طبعا بەو ڕێزەی خۆی ڕێزی عێراقیش دەگری
کاکە من جنسیەکەم عێراقی لەو سوودمەند نەبم بۆ نمونە ساتو بە منت گۆ دەتوەکو نوێنەت بی چ دەکەی ئەم نیش لە سێک سیاسەتی مالی دەکەم لەوەی پاشەکەوت لە بۆ خەڵک داخلی بودجێ کاک یەکسەر ئەچیتە لژنی دارایی ڕیارداوە ئیشەڵا کە چیتە ژمەی نوێنەرانی عێراق وا کاگەی یەکسەر تۆ بچیتە لژنی دارایی یعنی یەکەم بزانە هەر قسەک دەکرێ سەملو نامێ قسەی ئاسایی بکەم هەر قسەک دەکرێ هەر وعدەك دەکرێ ئەگەر تەرجمە نەکرا لە بۆ ناو یاسای بزێگشتی درۆکی گەورەیە ئەمە چۆن دەتوانێت قسانی خۆمان تەرجمە بکەین ئەگەر توانیمان پاشەکەوت بکەینە بڕگەک لە بڕگەکان وەکو قەرزەک فەرزمان کرد لەسەر حکوومەتی هەرێم مانگانە لەگەر موچەدامانەوە تەزبیتمان کرد لە یاسای بودجە تاوا سەرکەوتوو بووین زائیدەن ئەو خشتەی کە موچە هەیە لەگەر بەغدا یەکمان خست دەبی لە چیەکی بخەین چکە بامە لەبیر نەکەین بودجە بریتیە لە فەلسفەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەوڵەت یان هەرێم هەر دەوڵەتە هەرێمە بودجەی نەبوو یعنی فەلسفەی نییە هەر بەڵێنە چیشکە کە هەر ئەندام پەرلەمانێک دەیدا هەر ئزبەک دەیدا لە کوردستان ئەگە تەرجمە نەکرا ڕەقەم لە بودجە قیمەتی نییە بۆ ئەمە ئیش دەکەم لەوەش جێبەجێکردنەکەیەتی بەڵێ من ئیش دەکە ئاخر کە چۆ بزانە کە چۆ ناو یاسای بودجە لە پەرلەمان دەنجی لەسەر دەبێت یاسا دەبی جێبەجێکرێ دەبێت جێبەجێ بکرێت دواتریش ئەوەش پێویستی بە ئیتفاقیەتی سیاسی ئێمە چەنەها بابەتمان هەیە بەپێی یاساش تەسبیت کراوە بەڵام جێبەجێ نەکرا یاسا فەرقیە لەگە یاسای بودجە ببوورە یاسای بودجە زۆر تایبەتمەندێکی دیاری ئەوەی هەیە چۆن 100 دینار دیاری کرا لە بۆ ئەنجومەنی وەزیران خەرجی دەکرێت هەمووی خەرجکە دەکرێت کەمتر خەرجکە دەکرێت خەرجی نەکە بوونی تێدایە بەڵام لە داهات بزانە لە داهات ئەگەر ئەو گڵاسە و بەرداغا دینارێک باجی لە بۆ دانرا ئەنجومەنی وەزیران سەرپشک بوو نییە لە بۆی نابی کەمتر وەگری نابی زیاتر وەگری و نابی لێشی خۆشبی نابی مەجای تێدانە بۆیە ئێمە ئیش دەکەین لە بۆ چێ بزانە یەکەم ئیش دەکەین پاشەکە و داخلی یاسای بودجە بکەین کە یەکەم قۆنا خسمانە چارچیوەکی یاسایی ڕێژەدا دەندرێت لە بۆ گەڕانەوە دەبی بکرێت ئەوە ڕێگا ڕاستەکەیە ئەویدی هەموو قسەی عەرەب گوتی عاچس ئەوە یەک دوو ئیش دەکەین لە بۆ یەک خشتەی موچابی دوی موچە هەم تەوتین بکرێ هەم هاوتا بکرێ کە دەرێن تەوتین بکرێ یعنی شوێنێکی ئەمین و ئەمانی لە بۆ هەبی لە بۆی تەوتین یعنی لە بانقەکی حکومی کاتوو لە بۆ دەوڵەت ئیش دەکەی زایدەن ئیشچکە دەکەینەوەی پلەبەرزکردنەوە خەڵک زۆر ساڵانێکی زۆر ئەمبابەتی اقتصادی زۆر ڕوونا بەرامبەر خەڵک دەکرێت پێویستە ئاماژە بکرێتە بڕگەک لە بڕگەکانی بودجەی گشتی خاڵشتر کە ئەمە دەکەینەوەیە یەک سیاسەتی دارایی دەبی یەک باجی یەک نرخی باج ئەو بازانەی زیاد لە هەرێم دەبی نەمینێ زوڵمە لە خەڵکی دەکرێت ئەو بازانەشی نرخی زۆر بەرزەوەکو بەغدانی دەبی نزم کرێتەوە ڕسومات بە هەمان شێوە ئەو ڕسوماتانی نرخیان بەرزە دەبی نزم کرێتەوە ئەو ڕسوماتانی نایاسایی دەبی نەمینێ نرخی ئاو کارەبا زۆر بەرزە هەفت قاتی بەغدایە نرخی خزمەت گوزاریەکان گەلک زۆرە مشتەقاتی نەفتی بەروو سوتەمەنی یعنی هەموو نەفت بنزین گاز هەموو ئەوانە زۆر گرانە بەس قسەکەم تەواوکەم ئەوانە دەبی لە زۆر بەڕوونی بکرێتە بڕگە لە قانونی موازنە یەک بڕکەی دیشەیە زۆر میمە زۆربەی ئەوانەی کاندیدن بەخۆشمەوە خەرک تەلەفۆنمان خەرک زۆر نەخۆشە زۆر بێداهاتە هیچ داهاتە چی نییە مادەمە تو هاوڵاتیەکی عێراقی پێویستە ئەو خەڵکە کەم دەرامەتانەمان داخیلی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی بکەن کە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی عێراق دەیدا خەڵکی مە بێبەشە خەڵکە فەقیرەکەمان بێبەشە بەڕاستیم ئیش دەکەم لەسەر موچە و پاشەکەوت لەسەر باج و زەڕائب زائیدن لەسەر هەژارەکان لۆ لەسەر هەژارەکان تازە بە خۆتان بەرنامەکە بەناوەیە خانی قوڕەکان یعنی هەژارەکان تۆ خۆت باسی لەوە کرد لە خانێکی قوڕە لەدایک لە خانێکی قوڕ لەدایک بوومە بە شانازیەوە من هەموو عمرم هەموو تەمەنم هەتا تەڵەبەی ماستێر ژمە کرێکاریم دەکرد ئینشاءالله بەرنامەکەی تر پیشانی خەڵک دەدرێ من هەر کرێکار بمە شانازیش پێ دەکەم لە بەروی عەرەب دەرێ من أنكر أصله فهو ليس بأصيل أو إنكار أصل خوي بك أصيل نية أم إنكار أصل خوم ناكم أم لا خانوادي شيء
کرێکار هاتیمە بەڵام بە زوودی خۆم بە مادیبوونی خۆم تاینتم بگەم ئەو کرێکاریەوە هێناوتە تا ئەم قۆناغە ئێستا کاندیدی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە تۆ باشتر لە هەمووان تێدەگەیت لە مەعاناتی کرێکارێک لە باوکێک کە بەگیرفانی بەتاڵەوە ئێوارە دەچێتەوە بۆ ماڵەوە هەموو ئەمانە گرنگن کاگوسمان ئێوە خەباتتان بۆ ئەم قۆناغە کرد ئەو یەکێتی ئێستا هەیە ئێوە پێی ڕازین یان دەتانەوێت یەکێتی قۆناغی دوای هەڵبژاردن و بە سەرۆکاتی سەرۆک بافڵ و لە بەغداد چی بۆ کورد بکات چی بۆ هەژاران بکات چی بۆ جوتیاران و کەمەندامانی سەنگەر و پێشمەرگەی دێرین و زیندانیانی سیاسی بکات بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە حیزبێکە هەڵقڵاوی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە و بە تایبەتیش شاری سلێمانی سەرقافڵەی دروستبوونەوەی ئەو شۆڕشە بۆ ئەوانە لە سەرتاسەری کوردستان و شارەکانی تریش بە هەمان شێوە تەبان بەڵام ڕۆژگارێک بووە ئێمە کە بە خوێنی ڕۆڵەکانی گەلەکەمان و پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە سەردەمای ئەو کاتی ڕژێم کە هێشتا مابوو مەبەستم لەوەیە پێش ڕاپەڕین ساڵانی حوت و شەش و پێنج و بگرە بەرەو خوارد تاکو هەشتاکان ئێمە حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەک بوو ینی ئەو کاتانە کە باوەڕی بە پرۆسەی دیموکراسیت بووە ئێمە ینی هەڵبژاردننی ئەنجومەنی گوندەکانمان داهێناوانە ینی بۆ نمونە بۆ هەموو گوندێک بە پێی ڕێژەی زۆری و کەمی هەبوو گوندێک پێویستی بە ئەنجومەنێک بۆ 5 ئەنجومەن هەیە 2 ئەنجومەن ینی هەر پێشمەرگەیەک هەر کرد جەماعەتە پێشمەرگەیەک چوو بێتە ئەو گوندە ئللا بۆی نەبۆ سەر بەخوا بڕۆ لە دەرگای خەڵک بدا ینی بڵێ ئەوە سەلام و عەلەیک شتیوان نەبووە دەبوایە ئەنجومەن بڵێ ئەمڕۆ سەرەی فڵان ماڵەیە فڵان پێمە بەسم لەوەیە ینی بەو شێوەیە یەکێتی ئیشی بۆ عەدالەت کردووە و ئێمە دادگای شۆڕشمان هەبوو ئەو کاتانە خەڵک هەبووە لەبەر عەدالەتی دادگایەکەی ئێمە من خۆم لە خەیاڵم ئەو کاتە لە دۆڵی جافاتی کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال خۆی لە یاخسەمر بوو کاک نوشیروان لە بەرگەڵ بووە و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی مامووی لێ بووە ئەو کاتانە ینی خەڵک هاتووە لە کەرکووکەوە کێشەی دادگای هەبووە لەوێ دادگای کراوە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک من خۆم بە حکمی ئەوەی ئێمە لەو ناوچەیە بووین خەڵکمان بینەوە دانجار هاتووە یان دادگای یەکێتی کە ئەو کاتە بەڵام ئێمە تازە تاکە هێز بووین پارێزگاریمان لە ناوچەیەکی گەورە کردبوو و هەموو ئەو خەڵکانەی کە لیان دەقەوما ئەو خەڵکانەی کە ئەوە دەبوون داهاتنە ئەو ناوچانە و وەکو ماڵی خوان بە ئازادی لەژێر ئەمن و ئاسایشی هێزی پێشمەرگەی کوردستانی ئەو کاتە مەبەستم لەوەی یەکێتی لەو قۆناغە ئەمەی کردووە وە قۆناغ بە قۆناغ ئێمە کارمان کردووە بۆ خەباتی پەرلەمانی ئەوە هەر لە ساڵی 92 پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە دەبێت هەڵبژاردن بکرێت و ئەوەی ئێمە حکومێکی دیموکراسی پەیڕەو بکەین بۆ سەرتاسەری کوردستان و حکومەتەکەمان بێتە حکومەتەکی پەرلەمانی کە ئەمەشمان کرد دوای ئەوە ینی قۆناغ بە قۆناغ هێنا ئەم قۆناغی ئێستاکە ئێمە ئێستا خولی شەشەمی پەرلەمانی عێراقە کە ئێستا حالێن ئێمە قسەی لەسەر دەکەین ئەوەیە جۆرە دابڕانێک دروست بووە لە نێوان خەڵکو یەکێتی ئێمە یەکێتی لەمپەڕی زۆری یەکێتی چۆن دەبێت ئەم خەڵکانە لەگەڵ خۆی ئاشکاتەوە یەکێتی لەمپەڕی زۆری بۆ دروستکرا بربەستی زۆری بۆ دروستکرا ئیتر لۆدی زۆری لەسەر بوو وە لە ژێر هەموو ئەو لۆد و تەزەخمانە ڕۆژگارێک بوو لە ناو یەکێتیدا پاشاگردانی بوو حقیقەت ئێمە دەبێ بیڵێین بەڵام ئەو دۆخانە ئێستا تا ڕادەیەکی باش تێپەڕیوە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەک یەکێتی یەک بڕیار یەک سەرۆک کە سەرۆک باوەڵ سەرۆکایەتی دەکات و بڕیارێکی کە لە مەکتەبی سیاسی سەرکرداری دەرکرد لە هەموو شوێنەکانی کوردستان وەکو خۆی جێبەجێ دەکرێت بۆیە ئێمە پێمان وایە لەم خۆناغای یەکێتی بەرەو دیفاعکردن ناڕۆین ئێستا ئێمە ئێستا لە قۆناغی بەرەو پێشچوو نین ینی نەک لە قۆناغی وەسانین بۆیە ئێمە پێمان وایە کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەوەی بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان
زیادی کرد بە ڕێژەیەکی بەرچاو دەنگەکانمان زیادی کرد پێمان وایە لەم قۆناغەشە بە هەمان شێوە بۆیە پێمان وایە خولی شەشەمی پەرلەمانی عێراق کە داوامان وایە زۆرترین کورسی کورد وە بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە پەرلەمانی عێراق بۆی داکۆچی بکات لە مافی پێشمەرگە دێرینەکان کە مندامانی سەنگەر زیندانیانی سیاسی ڕێخستنە دێرینەکان و هەروەها ینی هەموو تێکۆشەرەکانی گەلەکەمان و هەموو میلەتەکەمان بۆ نمونە بەعزێ بڕگەی یاسایی هەیە کە ئێستا پێویستی بە هەموارکردنەوە هەیە کە من داوایان لێ دەکەم لێرەوە ئەوە زۆر زەرورە ئەوان کاری دەسەکەن بۆ نمونە هەموو ئەو کەسانەی کەوا ئاوارەی ئێران بوون ئاوارەی وڵاتان بوون ئاوارەی کە یاسایەکی تایبەتە بە کۆچ و کۆچبەران کە ئەو یاسایە کە لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەرکراوە ینی ئەڵێت بۆ ئەو کەسانەی کەوا لە دوای پرۆسەی ئازادی عێراق 2023 گەڕاونەوە مەشمولن بە پارچەیەک زەوی و بە پێدانی بڕێک پارە و هاوکاریکردن لە بوارەکانی تردا کە ئەم یاسایە ئێستا هەرێمی کوردستان ناگرێتەوە لەبەرچی یاسایەکە وا دەرکراوە بەداخەوە دەبواە ئەو کاتە پەرلەمانتارەکانی ئێمە کە یاسایە دەرکرا دەبواە بنووسرایە ئەو کەسانەی کە لە دوای 91ەوە گەڕاونەوە بۆ کوردستان و بۆ عێراق بۆیە ئەرچی ئەوانە ئەم یاسایە هەموار بکەنەوانێ هەموار بکرێتەوە ئەو بڕگەی بۆ زیاد بکرێت کە بۆی زیاد کرا ڕاستە ئەو کەسانەی لە سەردەمای شۆڕش لە شەستەکانەوە ئاوارە بوون بۆ وڵاتان و ئانا هەر هەمووی دەگرێتەوە بەڵام لە خەیاڵ لایاد نەچین ئەو خەڵکانەش دەگرێتەوە لە کۆڕەوە مەزنەکەی خەڵکی کوردستان کە ساڵی 91 ئاوارەی ئێران بوون و ئانا ینی واتە ئەو یاسایە ینی زۆرترین خەڵکی کوردستان لێشودمەند دەبێت ئەمە گرنگە ئیشی بەڵێ بۆیە من داوام لەو پەرلەمانتارانە هەیە کار لەسەر ئەم یاسایە بکەن لەبەر ئەوە سوودێکی زۆر گەورەی دەبێت بۆ خەڵکی کوردستان ئەمە گەڕانەوە دەبێت بۆ خانوە قوڕەکان کە تۆ ئەم یاسایە زیندوو بکەیتەوە ئەمە گەڕانەوە دەبێت بۆ خانە قوڕەکە خۆم من وەکو پێشمەرگەی دێرین ئێمە لە بەهاری ڕابردوودا ئێمە چوینە بەغداد من و بەڕێز کاک جەمیل هەورامی کاک جەباریاوەر چوین لەگەڵ وەزیری کۆچ و کۆچبەران کۆبووینەوە لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەمان کردووە لەگەڵ وەزارەتی دارایی لە پەرلەمانی عێراق لەگەڵ فراکتوێنی سەوس لە پەرلەمانی عێراق کە فراکتوێنی سەوس پشتیوانێکی زۆر گەورەیان کردین کۆبوونەوەیکی گەورەیان بۆ ڕەخساندین لەگەڵ وەزارەتی لەگەڵ لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئێمە کۆبوونەوە داوای هەمواری ئەو یاسایەمان کرد کە ئێمە لە وەزارەتی کۆچ کۆچبەرانەوە هەموارەکە کراوە بۆ ئەنجومەنی وەزەر لە بڵین لە ئەنجومەنی وەزیرانە ئێستا کە بەداخەوە پێویستی بەوە هەیە کە ئەم خولەی ئایندە هەوڵ بدەن ئەمە ئەم یاسایە هەموار بکرێتەوە بە زیادکردنی ئەو بڕگەیە ینی دەتوانم بڵێم 100 کۆمەڵانی خەڵکی کوردستان لێسوودمەندەبن ئەرکتان قورسە کاک ئەیوب و هەر سەرۆک بافڵیش لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدان لیستی 222 ڕووی کردە کاندیدەکان و وتی لێتان قوبوڵ ناکەم دەستی خۆش بێت کەواتە ئەرکەکەتان قورسە بەڵێ ئەوە لە بۆ ما ئەرکەکە قورس بوو بەڵام بەرپرسیارەتەکە پیرۆسترا لەبەرچێ ئێستا فەرمانبەر توندوتیژی بەرامبەر کرایە ئیڕهابی بەرامبەر کرایە بازاڕیش لە دۆخەکەکە هەڵاوسان هەیە و بێ بازاڕیە چارەسەر چییە؟ چارەسەر ئەوانەیە من باسم کرد دەبی خەرجی گشتی زیاد کرێ باز و ڕسومات کەم بکرێتەوە بەچ باز و ڕسومات کەم دەکرێتەوە بە یاسای بودجا وەکو باسم کرد کە یەک سیاسی دارایی هەبوو باز و ڕسومات کەم دەکرێتەوە کە موچە هات کە ئیستثمارات هات پارە دەڕژێتە بازار کەواتەمە بە یەک سیاسەتی دارایی هەم معالەجە و چارەسەری گرفتی موچەخۆر دەکەین هەم معالەجە و چارەسەری بازار دەکەین لەبەرەوەی خەڵکی بازار ئەگەر ئەمنەکی مامۆستا یەک جار زەرەرمەندم موچە وەرناگرم ئەو 3 جار زەرەرمەندە جارێک زەرەرمەندە بێکارە جارێک زەرەرمەندە کاڵاکە ئەکسپایر دەبی یا نافرۆشێ جارێک زەرەرمەندە باز و ڕسومات و کرێی دوکان و کارمەند و کرێکارەکانشی دەبی بدا کەواتە ئەمنێکی کادیرەک لەناو ئەو عزبەی ما ئیش دەکەم دوی قەنەعەت بە عزبەکەشم بینم بەڕاستی ئەم سەردەمە ئەگەر ئەستەنگتان بۆ دروست کرا هێزە سیاسیە کوردیەکان باوەڕ ناکەم لە لستی یەکێتی لە ناو یەکێتی لە دیفاعکردن لە خەڵک
چکەم بەس ویستم من تەجربەکەی لەناوێکێتی نەبوو ئەڵم لەلایەن هێزە سیاسی کوردیەکانی ترەوە آخر دائما کە بینیومانە پێشترم ئاستەنگە دروست کراوە سیاست چییە تو باشترین قسەی بکە و ئەو مشکلە لۆ دروست دەکا ئەو ڕخنەکەتە لێ دەگری یعنی هەموو شتێک هەموو پرۆژێک هەموو شتێک سلبیات و ئیجابیاتی هەیە با قسەکەم تاوکە کامە کارم ئەمن بە خۆم کارم دەکرد کتابێکم هەیە لەسەر ئەلیستیدامە باسی عنفی اقتصادی دەکەم بەرامبەر فەرمانبەران لە کولیەکەم چەند مانگێک ڕایان گرت کە سمینارم دەکرد ڕاگەیاندنەکان نزیکم نەدەبنەوە داوای لە هات ڕاگەاندنی یەکێتی مباشر لە بۆ منەقل دەکرد زانی ئەومانەیە چ بوو مانەوەی وسەرکردایەتێکی هاتە و قەنەعەتەی قسەکەی من گەڕانەوەی بۆ خانێ قوڕەکان بۆ فەرمانبەرێکی کە ڕاتبەکەی 500,000 کە ژنێکی بێ و ژنی فەقیر ڕاتبەکەی 250 دینارە 150,000 وەری ناگری ئەوانە خاوەنی خانێ قوڕەکانن بۆیە تەماشام کە سمینارەکانی من ڕاستە و خۆ لە ڕاگەاندنەکانی یەکێتی دەگوازرێتەوە قسەکانی من ئەو قسانن کە ئی خەڵکن بەخۆشم لە ناو خەڵک هاتمە چکە شتێک پێ بڵێ مەم ڕاستم مامۆستای زانکۆم بەڵام ئەم کرێکار بوویمە ئێستا مامۆستای زانکۆم هیچ ئێوارەك ناتوانم ئێستا کە کاندیدیشم هیچ ئێوارەك ناتوانم نەچمە چایخانەکەی چاچی نەخۆمەوە دوو برادرم نەبینم ئەگەر بچیتە بەغا و کاتە لەوانەیە چایخانەکەم زۆر نامێنێ بەس ناچارم برادەرەکان ببینم بەڵێنسی خەڵک من ئەندام پەرلەمان یان مامۆستای زانکۆ مامۆستای ئەگەر ئەندام پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بی هەر لەو دەستمەوە چایخان نفسی چایخانەکە دادنشم ئەو دڵنیا بن لەبەر چێ لەبەروی زۆرجار شوێنی نەشئەکردنی سەقافەتت باگراوندی سەقافیت سام باگراوندی سەقافی من بەغدایە هەر دەستم ڕسمەکی داد نێم دەنووسم بەغداد پایتەختی موچە دەی دەرەن دیسان نووسیت کاکە ئەمن ناتانم ئەم بەکرێروس و ماستی و تۆرام لە بەغدای تاوا کردیا تعاملم لەگە خەڵکی بەغدا بوو لەگە زۆر باشە بەغداش بە مەرکەز و بە چارەسەری گرفتە داراییەکان دەزانام یەک پەیامەیە دەنگ دەرانی بازنەی هەولێر لەسەر ئەو پەیامە ویستم کۆتا پرسیار لەبەرەوەی کاتم نەماوە ڕووبکەرە کامێراکەی خۆت ئەوەندەی کە قسەمان کرد لە تەواوی بەرنامەکە ئامادەکارێکی زۆر باشت کردووە شتی زۆر باشت پێ کە لەگەڵ خۆت بیبیت ئەنجومەی نوێنەرانی عێراق و کاری جدی لەسەر بکەی لەسەر موچە و داهات و زەرائب و ڕسومات و ئەمانە یەکسەر دکتۆر ئەیوب بۆ لیژنەی دارایی ئەوە لە ئێستا ئێمە بڕیارمان لەسەررا ڕووکەرە کامێراکەی خۆت داوای چی لە خەڵکی کوردستان بەتابەت لە بازنەی هەولێر دەکەی کە دەنگەکانیان بۆ ئێوە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بێت تاکو ئێوە بتوانن لە ئەنجومەی نوێنەرانی عێراق شەڕی بەدەستهێنانی مافەکانی ئەوان بکەن پیان دەرێم دەنگدەرانی بازنەی هەولێری خۆشەویست بەغدا بێچێتی بسپێرن کێشە داراییەکان و کێشەی موچە لۆمنی لێگەڕێ دەستخۆش چۆن قەنەعەت بە خەڵک دەکەم بچنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەو مافەی خۆیان نەفەوتێنن و دەنگەکانیان بۆ 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بێت کە هەر ئەوە شەڕی کوردەکە لە بەغا ئەو کاتێکەوە فەرمانبەران چاوەڕوانی ئەوەن کە موچەکانیان بێت و مناڵەکانیان چاوەڕوانی ئەوەن کە موچەکە بێت و بەداخەوە کە هەفتەیەک بۆ هەفتەیەک بۆ مانجێک تەخیر دەبێت و ئانا ئەو کاتانە لە بیری خۆیان بێنەوە هەر کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر قووەتی گەورەی هەبێت لە حکوومەتی ناوەندی لە پەرلەمانی عێراق دڵنیا بن لەوێ ئەو چاوەڕوانی کە هەیان بۆ لە ڕابردووە دڵنیا بن لەوە کە ئەو چاوەڕوانیان نامێنێت و لە کاتی خۆیان موچەکانیان وەردەگرن و ئەو شایستە دایرایانی کەوا مافی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ینی مەبەست هەر موچە نییە ئێمە برا جوتیارەکانمان ینی پێویستە بۆ جوتیارێک لە بەسرا لە ناوەڕاست و خواروی عێراق چی بۆ جوتیارەکان ئەکرێت لەوێ هەمان ئەو ماف و ئیمتیازاتە بۆ ئێمەش بکرێت و نابێت ڕێگری لە بەرهەمی کشت و کاڵی ینی لە بواری پەلەوەر و لە هەموو بوارەکانی ترا بکرێت بەرهەمەکانی ئێمە بڕات بۆ ناوەڕاست خواروی عێراق بۆ بە پێچەوانەوە لەبەر ئەوە ئێمە پێمان وایە تیمی ئێمەی پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیام لەوەی داکۆچیکارێکی سەرسەخت ئەبن بەڵام ئەمە پەیوەندی بە چێوەیە بە دەنگدەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوەی و دڵنیاشم لەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان جارێکی تر ئەو ڕاستیان بۆ دەرکەوتووە کە داکۆچیکاری سەرسەخت لە بۆ مافەکانی ئەوان تەنها و تەنها یەکێتی نیشتیمانی
کوردستان دەبێت لەگەڵ زۆر باش. ئەوەشدا من داوام لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان هەیە نوێنەرەکانی خەڵکی کورد هەیە کە ئەچنە بەغداد هەر هەموو لەوێ کوردایەتی بکەن حیزبایەتی نەکەن داکۆچی بکەن بە یەکێتی و یەکڕیزی لە مافە زەوتکراوەکانی گەلەکەمان من پێم وایە ئەمەی کە ئێستا بە ئێمە ئەکرێت کە ئەو زوڵمە گەورەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە کۆمەڵانی خەڵکی کوردە بیزار لە موچەخۆران دەکرێت من پێم وایە لەو فراغەیە لە کاتێکا کە ئێمە یەکێتی و یەکڕیزیمان هەیە پێم وایە نارەکانمان بە ئاسانی ناتوانن ینی غەدر لە خەڵکی ئێمە بکەن. دەستان خۆش بێت زۆر سوپاس عوسمان سێدەری پێشمەرگەی دێرین و پەرلەمانتاری پێشوو خولی پێشوو سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵمان ئامادەیت هەبوو زۆر بەڕێز دکتۆر ئەیوب کە بەڕێزیان کاندیدی ژمارە 26 لە بازنی هەولێر لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان خوشکبرانمان لە پارێزگای هەولێر بادەنگەکانتان بۆ کاندیدی ژمارە 26 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بێ سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتان دەبم هەرشاد بن.